خاوەن پێداویستیانی تایبەت لە هەرێمی کوردستان هاوشێوەی هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانی تری کۆمەڵگا لا دۆخێکی خراپی ئابووریدا ژیان بەڕێ دەکەن. بەشێک لە خاوەن پێداویستیە تایبەتەکان باز لە ژیانی خۆیان دەکەن و دەڵێن سەرەڕای ئەوەی حکوومەت هاوکارمان نابێت ڕێگریشە لەوەی کار بکەین. ئەو پاڵپشتێ 150,000 دیناریەشی کە بۆ خاوەن پێداویستیانی تایبەت بڕاوەتەوە زۆر کەمە و بەشی ژیانکردنیان ناکات. مەفرەزەیە کەبی ئەلیکوانە دەبی ئەمە بۆ فەرعیدا بڕۆمە تا نەکەمە ناو مەفرەزەی مرور یان سەنەوی یان ئیزازەیان غەرامەمان نەکاتن. ئەوانەی کە مەندام خاوەن پێداویستی تایبەتن ڕێگریان لێ نەکرێت لە هیچ تەکسی. ئەگەر ئەو کەمەندامە ئەگەر شتێکی پێکرا بە بڕابکیان نەدات هیچ تەکسی بکاتن. بڕابکیان نەدات هیچ تەکسی بکاتن. بژێوی ژیان لەسەر ئەو تەکسیە. 150,000 دینار کە لایەنی حکوومەت دەمانداتێ 150,000 دینار چنیە. یعنی بژێوی ڕۆژانەیمان دەفع ناکاتن. بۆ نمونە من ئەگەر کوی بچمە دکتۆری 100,000 من دەڕواتن. کوی بچم. ئەوەی کاکرێتی بی بزانام کو بۆ 150,000 بەڕێتی ئەوەی ساعی منداری کو بەڕێوە دەچتن بۆ 150,000 دیناری. ئەمە سەر بە عێراقی عێراق مانجێ 250,000 دیناری دەداتە خاوەن پێداویستی تایبەتەکان. خاوەن پێداویستیەکی تایبەتی تر داوا لە هاوڕێکانی دەکات خاوەنی دەست و بازووی خۆیان بن، چاویان لەوە نەبێت نە حکوومەت و نا هیچ یەک لە لایەنی پەیوەندیدار هاوکاریان بێت، چونکە ئەوان هەردەم دەڵێن قەیران هەیە. حکوومەتیش نەک تەنها هاوکار و دەستباری ئەو چینە نییە، بەڵکو هەندێک کات بۆتە بارگرانیش بۆیان. هەر بنەوە دەمێنێت ئەو ڕۆژ کەسێک دەبێت بە دەست و بازی خۆی هەوڵ بداتن، چاو لە پەیوەندیدار بیت، چاو لە حکوومەت بیتن نا. بەڵام ئێستا کە بگرێت ئێستا حکوومەت ڕێگریشمان لێ دەکاتن. بەڕاستی لە هەموو عێراق نەکرد نارم کوردستان لە هەموو عێراق ئێستا کە وەکو ڕیکلام لە هەموو دنیا هەیە ڕیکلام، لە هەموو دنیاش هەیە، بەس لە عێراق بەتایبەتی لە هەولێر زەریبەکی خەیاڵیان هەشتە سەر خاوەن دوکانەکان. ئێستاکە نە دوکانەکان دەتوانانی ئەم تابلۆ بە دەروخوان دروستکەن لەبەر زەریبەی حکوومەت. ئێستا کە خۆم وەکو خاوەن پێداویستی تایبەت کەم ئەندام ئێستاکە چەندین کەم ئەندامیشە فێر کردەوە لەو بوارەی یان دەست بەکاری خۆیان بوونە. خاوەن پێداویستیە تایبەتەکان بەهۆی ئەوەی بەشێکی زۆریان توانای کاریان نییە یاخود توانایەکی سنوورداری کاریان هەیە، ناتوانن بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان دابین بکەن. هەر بۆیەشە لە وڵاتان خاوەن پێداویستیە تایبەتەکان زیاتر لە کەسانی ئاسایی مافەکانیان بەرجەستە کراوە و بژێوی ژیانیان لە هەموو ڕوویەکەوە بۆ دابین کراوە. لە هەرێمی کوردستانیش بە پێچەوانەوە حکوومەت کەمترین مافی پێداون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.